سەر تەوەر و بابەتەکانی ئەمڕۆمان یەکێک لەو بابەتە گرنگانەی کە ماوەی ئەتوانم بڵێم یەک دوو مانگە کە بێ هەم لە ناو ڕاگەیاندنی کوردی هەم لە ناو سنتەرە ئەکادمیەکانی شاری سلێمانی و هەرێمی کوردستانیش کە چەندین سیمینار و کۆنفرانس پێشکەش کراوە ئەویش ئەتوانم بڵێم قسەکردنە لەسەر ماستەرنامەیەک کە لە وڵاتی ئیتالیا لە شاری ڕۆما لەلایەن سۆران نەقشمەندیەوە بەدەساتوە کە باسکردنە لە چیرۆکی دەوڵەتی و دروستکردنی کاریگەری نێودەوڵەتی کەلتور وەکو لایەنێکی دیبلۆماسی کە بزانین چۆن کاریگەری هەیە. جا ئەمڕۆ ئێمە لە سەرەتای بەرنامەوە دووسێ ڕۆژیشە بەرنمەکەمان کە هەمووی تەرخان کردووە بە بابەتی ئەنفال و جینۆساید و نەبوونی دەوڵەت لە کووردە ئەمانە هەمووی ئەو گرفتانن کە کاکسۆران نەقشبەندی لە ماستەرنامەکەیە توانیوێتی بە وردی باز لەم گرفتانە بکات، باز لە نەبوونی دەوڵەت بکات، باز لە کاریگەریەکانی کەلتور، باز لە ئەو چیرۆکانەی کە لە گەلی کووردا هەیە چۆن بیجێڕینەوە و چۆن بتوانین ئیشان لەسەر بکەین. ئێمەش کۆمەڵک پرسیاری ترمان ئامادە کردو ئەمڕۆ بە خۆشحاڵیوە کاکسۆران نەقشبەندی لە ستۆدیۆ لەگەڵمانە میوانە بێت هەوڵەین زۆرترین پرسیاری لێ بکەین بۆی زۆرترین وەڵاممان دەست پێێتەوە لە کاکسۆران بەخێر بێت و دانیت باش. بەخێراتی بیانیت باش. با پیرۆزبایش لێ بکەم بە بۆنی بەدەستێنانی ماستەرنامەکەت و بەخێری کاک سۆران تایتڵێکی دوور و درێژە ناوەکی کە هەم لە ماستەرنامەکەیەوە هەمیش لەو کۆڕ و کۆبنەوەیانە و سیمینارانی کە لەم چەند مانگەیە پێشکەشت کردووە. ئەمێ یەکسەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم، یعنی بۆ تا ئێستا دەوڵەتی کوردی دروست نەبووە بەو هەموو چیرۆکی کە هەمانە بۆ هەموو چۆنەڵی بۆ مێژووە دوور و درێژی کە هەیە کە ئەمە یەکێک بۆ لەو خاڵانەشی لە ناو سیمینارەکان تا پێشکەشە کردووە، یعنی هۆکارەکانی بۆچی ئەگەڕێنێتەوە؟ جاوەڵان جەنابێت لە پرسیارە هەرە قورسەکەەوە دەستم پێ کرد. ئیتر خۆی کێشەکە ئەوەیە کە پێش دەوڵەت پێش دەوڵەت نەتەوە کۆمەڵێک پێگاتەی تر هەیە کە بەداخەوە ئێمە لەو پێگاتانە شانەمانتوانێەوە جێگە دەستێکی ئۆتۆمانە بێ. ئەمەش بەڕاستیەکەی ڕەنگە یەکێک لە کاریگەرترین ئەو فاکتەرانەی کە نەی هێشتووە کورد بە ئەو کامانەی خۆی بگات لە بواری دەوڵەتداریە ئەوەیە کە چاوێکی زۆری لەسەر بووە هەم لە نزیکەکانی خۆی هەم لە دوورەکانی، یعنی ئەگەر لە سەردەمانی کۆن کە ئەم سەرزەمینە هەر هەمووی بە مێزۆپۆتامیانانراوە هەموو شارستانیەتەکان لێرەوە سەریان هەڵاوە، کورد کاریگەریەکی زۆری هەبووە لە دروستبوونی ئەو شارستانیەی کە هەموو مرۆڤ شانازی پێوەکە، بەڵام بەداخەوە ئەم کردیتەی بۆ هەڵنەگیراوە بۆی بەکار نەهاتەوەکو پێویست. ئەوەی کەی بینین هەموو حەزارەتەکان پارێزگاریان لێکراوە، هەموو شارستانێتەکان پارێزگاریان لێکراوە لە 6-7 ساڵی پێشووە، بەڵام بە دەلیلی ئەوەی هەنێجار ئێمە ئەگەڕینەوە بۆ بەر لە مێژوش ڕەنگە ئەمە وا بکات کە تۆ نەتوانیت جوان خۆتە پاراست بێت. بۆیە نەبوونی دەوڵەت لە دێر زەمانەوە تا ئێستا کاریگەری ڕاستە و خۆی لەسەر نەتەوەیەکی گەورەی و کوونەتەوەی کورد کردووە کە نەتوانێت وەکو پێویست لەسەر شانۆی نێودەوڵەتی وجودی هەبێت و داوای مافینەتەوەکەی بکات لەسەر شانۆی نێودەوڵەتی. ئەمە وەکو عەرزم کردی پێش ئەوەی کە دەوڵەتیش دروست بێ ئێمە هەر نەمانتوانێەوە بگەین بۆ ئامانجە، بەڵام لە ئێستاە کە با بڵێن لە دوای جەنگی جیهانیەوە کە جەنگی جیهانی دووەمەوە کە دەوڵەتەکان دابەشەکرێن و کۆڵۆنیال و ئیستیعمارەکان لەم وڵاتە تەراتێنەکەن و دابەشکاریەکەن بەسەر ئەوەیە مەسەلەن بۆ نمونە نزیکەی 20 ئەوەنە دەوڵەتی عەرەبی بە نەتەوەیەکی وەکو عەرەب ڕابینن، بەڵام هیچ دەوڵەتێک بۆ نەتەوەیەکی گەورەی وەکو کورد ڕانابینن. ئەمەش بۆ خۆی لە ڕۆمێژوویەکەوە باگراوندێکی زۆر دوور و درێژی هەیە کە بەداخەوە هەمووی فریودانی نەتەوەی کووردە لە مەراحلی جیاجایە. باشە کاک سۆران لە پرێزنتیشن و سیمینار و کۆنفرانسەکەتە زۆر باز لە بڕاندی نەتەوەی دەکەین. نەتەوەی کورد تا چەند پێویستی بەم بڕاندێ و بۆچی دەبێت لەم کاتەدا بیری لێ بکرێتەوە؟ خۆی مۆزوع ئاساسیەکەوەیە کە ئێمە لەبەرەوەی ئەم دەنگەمان نییە لە دەرەوە بە بۆنەی بێدەوڵەتیەوە بەداخەوە زۆر بەداخەوە ئەم دەنگەمان نییە لە دەرەوە کە دەنگی خۆمان و توانای خۆمان و شارستانیەت و هەموو ئەو کولتور و باگراوندەی کە هەمانەکە هیچی کەمتر نییە لە هیچ وڵاتانێکی ترچکە لە با بڵێن لە ئازگوزاری بۆ کولتورێکی باش و کولتورێکی خراپمان نییە، کولتورێکە کە هەیە پارێزراوە ئەمە بەڕاستیەکەیەتی.
ئێمە نەمانتوانیەوە بەڕاستی ئەم دەنگە دروستکەین لە دەرەوە بە بۆنێ ئەوەی کە هەر کوردێک کە دابەش بووە بەسەر چوار پارچەکەیە ناتوانێت ینی نەک ناتوانێت نایەوێت ئەو براندە هەڵگرێت بۆ وڵاتەکەی خۆی لە دەرەوە با بڵێن خۆی پێنمایشکا کە هی خۆی نییە. یعنی کاتێک کە لە گۆرانەکانیشمانە ڕەنگەیەەوە مامۆستا ناسرەوە مەسەلەن کوژراوی خەمێکم کە خەمی من نییە کوژراوی ئەم ینی هەموو ئەم شتانەوەکە کە تۆ مادام ناتوانانی لە دەرەوە بڵێ من عێراقیم و ناتوانین لەسەر ئاستی عێراقی بوونەکە خۆت بسەلمێنیت و خۆت بەیانکەی بۆ دەرەوەی خۆت ئەمە کاریگەری زۆر گەورە ئەکات تۆ ناتوانیم دەنگەت هەبێ کە ناتوانیم دەنگەت هەبێ پێویستە بە ڕێگای بەدیل هەیە ئێمە ڕەنگە ناتوانین پێشببینی بکەین کە ئایا لە 1-2 ساڵی داهاتوایە ئەبینە خاوەنی وڵاتێک و دەوڵەتێک تاوەکو ئێمە چاوەڕێ بکەین بۆ ئەو کاتە هەنێک ئازیز مەسەلەن ڕخنیان ئەوە بوو کە ئێمە بۆچی باسی بێدەوڵەتی بکەین ئایا ئەمە زۆعف نییە باسی بێدەوڵەتی بکەین و کاریگەری نێودەوڵەتی دروست بکەین لە ڕاستیا من پێم وایە کە پێشنیاریشم لە پاسەرنامەکە شاوەیە کە ئێمە مادام تا ئێستا نەمانتوانیەوە بە هەر هۆکارێک هەیە دەوڵەتێکمان هەبێت و دەنگی خۆمان لە دەرەوە لە سەرشانەی نێودەوڵەتی نمایش بکەین کەواتە پێویستمان بە ڕێگای بەدیل هەیە ڕێگا بەدیلەکانیش ئەو دیبلۆماسی کولتوریەیە کە ئێمە هیچ ڕێگرێکمان نییە لەوەی کە دیبلۆماسی کولتوری بەکاربێنین بۆ گەیاندنی دەنگی نەتەوەکەمان ئەمیش بۆ پێی کە ئەتوانێت کۆکەرەوە و هەڵگری ئەو باگراوندە دەوڵەمە بێت کە کوردهەیەتی بە درێژایی هێژ کاک سۆران لە مێژووی دروستبوونی سوپای عێراقەوەگەن من پرسیارەکە بە نوعێکی تر بکەم ئەوانەی کە سوپای عێراق تەشکیلێن و عێراق لەژێر دەستی بەریتانیەکانە کە ڕزگاریە بێ حەو کەسایەتی کە هەر حوتیان کورد خەڵکی کەرکووک و فەیلیتیا و خەڵکی کەرکووکی تێ کە توانیوانە سوپایەکی بەهێز دروست بکەن هەر لە سەردەمی مەلەکیەوە دوای چی گۆڕانکارێکی پێ ئەمە باسی ئەو لانەی ناکەم من باس لە کوردەکانەکەم ئەگەر بین باسی هونەر بکەین باسی هونەری مۆسیقا بکەین لە مێژووی عێراقا مێژووی هونەر و مۆسیقای عێراقا یەکێک لەو کەسایەتیانی کە کاریگەری گەورەی هەیە مامۆستا عەلی مەردانە ئەویش کوردە و چەندەها کەسی ترمانێ لە دروستبوونی پەیمانگای هونەرە جوانەکان لە بەغدا چەندین مامۆستا لە شاری سلێمانیوە ڕۆنە ئەوێ ئەبن بە مامۆستا لە هونەر و مۆسیقا لە شاری بەغدایە مامۆسایەتیەکەن باش ئێمە ئەم کەسایەتیانەمان هەیە ئەم هونەرە گەورەمان هەیە ئەم مێژووەمان هەیە بۆ نەتوانراوە تا ئێستا سوود لەمانە وەربژیرێ ئەگەر باسی سەردەمی سەفەوی و عوسمانیەکانیشون سەلاحەدینی ئەیوبیمان هەیە ینی کە پێش ئەوانیش هۆکارەکان چین کاک سۆران جەنابەت لە وڵاتێکی گەورە و مێژووی وەکو ئیتالیا ماستەرنامەکە خوێنە دڵنیان ڕوبەڕووی ئەم پرسیارانە ئەبێ ببیتەوە لەو وڵاتەوە لە ناو ماستەرنامەکەشتانی ئەمێ هۆکارەکانین پێ بڵێ یەکێک لە هۆکارە سەرەکیەکان کە من پێیم پێبردبێت ئەوەیە کە ئێمە نەمانتوانیەوە کۆ دەنگێکمان هەبێ یونیتیەکمان هەبێ ئەم یەکگرتووی ئەمە بەستم لە یەکگرتووی بینی دوو حزب و دوو لایەن و دوو شار نییە شتێکە کە تۆزێک لە سەر و ئەوە ینی ئێستا دەوڵەت هەیە یاخود نەتەوە هەیە پارانەتەوە سیاسەتی پارانەتەوەی خۆی بە پیاداکە لە منتیقەیە کە بە وازحی ئەیبینین یانیەت بیر لە مووسڵە کاتەوە بڵێ هی منە بیر لە نازانم کەرکووکە کاتەوە بڵێ هی منە ئێمەش هێشتا دانیشتوین تەنها چاوەڕێی ئەوەین کە یەکێک بێت و با بڵێن وەکو خێرێکمان پێ بک بڵێ ئێوە ببن بە تەسەوڕای کە زۆر خێرەمان پێ بکە کەس هیچ کاتێک ئەمە ڕوونایە هیچ کاتێک ئەمە ڕوونایە لەبەرەوەی کە ئێمە لە مەراحیلەکانە بەجێماوین ئێستا لە کاتێکین کە بەڕاستیەکەی پێویستێکی زۆر یعنی ئەمە ئەگەر شعارێک بوو بێت تا ئێستا ئەم کۆدەنگیە ئێستا زەڕورەتێکە بەڕاستی بۆ نەتەوەیەکی گەورەی و کوونەتەوەی کورد ئەم یەکێتیە پێویستی بەوە هەیە کە ئەم کۆدەنگیە وا بکات کە ئێمە هەموو ئەو کەسایەتیانی کە جەنابە باسی کرد مشتێکە لە خەروارێک ئەجینا ئەوەی کە لە ڕۆژهەڵات و لە باکوور و لە ڕۆژئاوا هەیە حتا لە دایاسپۆراش یعنی ئەو کوردانەی کە من بەلاتەوە سیر نەبێ مەسەلەن ناوەکەی ناڵێم کەسایەتێکی ناسراوە وتی برایەکم لە سوید ئیشەکە ئەمیش هەرواز هاکەزایی لێم پرسیوتم ئیشەکەی چیەوتی کارەبای هەموو سوید بەدەست ئەو یعنی هەڵی کاتی باشە ئەو ڕێکی خستووە ئیتر مدیرێتەکەشیان ناوە بەو یعنی مەجموعەیە شت هەیە کە بەڕاستیەکەی ئێستا ڕەنگە کاتیەوە نەبێ ئەمە نمونەگەلێکی زۆر بەڕاستی لە ژمار نایەت نمونونەکانی توانای کورد لە ئاستی کولتوریا لە ئاستی شارەزاییە لە ئاستی
حتا لە ئاسی مەسەلەن ئێمە لە ماتماتیکا ئێستا کۆچەربی کارە هەیە تۆ ناتوانانی ئینڤستیکەی ناتوانانی سەرمایە گوزاری لەسەر ئەم خەڵکانە بکەین لەبەر ئەوە ئێمە پێویستمان حتا لە مەسلەی دایاسپۆراشا کە 15 ملیۆن خەڵکمان لە دایاسپۆرا ئەژی بە هەر چوار پارچەکەەوە کە بەداخەوە ئەوە یەکێکە لە گەورەترینە و ژمارانەی کە نەتەوەکان لە دەروی خۆیان کە ئەژین کورد یەکێکە لە پشکی شێری بەرەکەوێت لەو خەڵکانە ئەمە کەسانی کە لە دەرەوە ئەژین ئەوانیش دابەش بوون بەسەر کۆمەڵێک با بڵێن فراگمنت و پارچە پارچە بوونی سیر و سەمەرە لە ناو نەتەوەی کووردا هەیە بە بۆنەی وڵاتەکەیەوە کە ئەگەر عێراق بێ یا ئێران بێ یا ئەرچیەک بێکەوە پێڵین باش و ڕۆژاوانە ئەگەر بە بۆنەی زمانەکەیەوە بێ کە کرمانجی خواروە یا سەر و ئەگەر بە بۆنەی ئەحزابەکانەوە بێ کە ئایا ئەمە سەر بە پارتی فلانە یا سەر بە پارتی فلانە بە بۆنەی هەزاران بیانوەوە تۆ بەس تەنها دابەشیەکەی بەس دابەشیەکەی دەنگێکمان نەبووە ئەم خەڵکە کۆکە بیانووی دابشکردنەکانمان ببوورە بیانوی دابشکردنەکانمان زۆرترە لە بیانوی یەکبوونەکان بەداخەوە تەنانەت لە ڕۆژگاری نوێشا کاتێک کە حتا کە با بڵێن ئەم پەرلەمان و شتەی خۆمانیش دروستە بێ لە دوایەوە یەکەوە ئەو شێوازی دابشکاریە تەنها لە ناو حزبەکانە بەداخەوە نەوەستاوەتەوە دابش بووە بە وردی دابش بووە لە ناو سندیکاکانی شایان ئەگەر تۆ دیقەتێک بی هیچ سندیکایەک نییە یەکدانە بێت لە کوردستان هەر هەمووی دوودانێ باشە کاک سۆران لە سەردەمی سەفەوی و عوسمانیەکانەوە کورد دابژمووی دیموگرافی هەبوو بێگومانەوەی کردووە کە یەکگرتوونە بێت و هەروەها بەڕێزیشتان لە پرزنتیشنەکە باز لەوە دەکەن کە کاتێک دەتەوێت سێرچ بکەیت بۆ کورد ئەنجامێکی ڕوونێ نایەتێت ئایا ئەمەش هۆکارە بۆ ئەوە کە نەتوانین دەوڵەتێکی خۆمان هەبێت کە تا ئێستا نەتوانراوە سەرژمێریەکی ورد و دەقیق بکرێ بۆ گەلی کورد خۆشببختانە ئێمە ئەوە یەکێک لە تەرحەکان بوو خۆشیەکەی ئەوە بوو کە هەر لەوێ دامەزراوەیەک پشتگیری ئەو کارەی کردکەوتی مادام ئێمە تا ئێستا نەمانتوانی شتێکی وامانە بێ ئێمە بنەڕەتەکانی سەرژمێریەکی نەتەوەی دروستەکەین چکۆمە کارێکی ئاسان نییە خۆتەزانی ئەمە لە وڵاتێک و لە شارێکانین و یاسایەک بمانگرێتەوە لە دەروی کۆمەڵێک یاسا ینی دایمە من ئەوە باسیەوەکەم بۆیە ئێمە کێشەکانمان قوڵە لەبەرەوەی کە چارەسەرەکانی ئاسان نییە مەسەلەن عادەتەن وجودی با بڵێن نەتەوەی کورد لە ئاستینەوە دەوڵەتیە وجودێکی هایبردە یعنی نە ئەوەیە هەبێت نە ئەوەیە نەبێت ئاڵاکەمان نە ئەوەیە بە ڕسمی هەبێت نە ئەوەیە بە ڕسمی نەبێت یعنی زمانەکە و نە ئەوەیە بە ڕسمی ناسێردانی بە جۆرێک هەڵواسراوی تۆ ناتوانانی هەم بەتەواوەتی وازی لێبێنی هەم لەگەڵ یا بەردەوامی لەبەرەوە ئەبێ بسازی لەگەڵ یا تا ئەو کاتێک کە بەو هیوایی بەم حرەکاتانە و بەم جم و جوڵانەی کە لەم کۆتایی ئەم چەند ساڵی دواییە دروستە بێت بتوانین بگەینە ئەنجامێک کە بە جۆرێک لە جۆرەکان سوودی هەبێ بۆ گشتنەتەوەکە ئەوەی کە جەنابێ باسیەکەی بەداخەوە ینی تا ئێستا ئێمە نیمانە ئەمە شتێک نییە یعنی من دۆزی بێتمەوە کەشفم کردوێ بەداخەوە ئەمە شتێکی زۆر ناخۆشە کە ئەگەر ئێستا بگەڕێ بۆ کورد یعنی معقول نییە بەس تەنیا کورد وایە ئەڵێ ئەم نەتەوەیە بریتە لە 30 بۆ 45 ملیۆن کەس 15 ملیۆنە هەر نییە کە نازانی هەیە نییە لەکوێیە چییە ڕێگا هەیە بۆەوەی کە تۆ جارێ ئەم سەرژمێریە بکە ئێستا تەکنۆلۆژیاوای کردووە ئەم کارێ ئاسان کردو بارێ ئەم سەرژمێریە بکەین ئەو کاتا توانانی لە ڕێگەی ترەوە داواکاریەکان زیاتر بریتە پێشەوە یعنی زۆر شتمان هەیە ئێمە کە هێشتا دەستی بۆ نەبراوە لەبەرەوە ڕێگا زۆرە بۆەوەی کە دەست بۆ ئەو شتانە بەریکە بەکار نەهاتوو کاک سۆران جەنابێت جگە لەم بابەت و کەیس و قەزیانە ینی مێژوویەکی دوور و درێژ هەیە لەگەڵ ئیشی ڕێکخراوی و ئیشی کەلتوری و ئیشی هونەری هەم لە شاری سلێمانی و لە هەرمی کوردستانی شابەگەشتی مێ پرسیاری ئەوە بکەم پێ وایە ئێستا سەردەمی ئەو کەلتورەیە ئەو هونەرەیە کە بتوانین لە ڕێگەی ئەو زیاتر خزمەت بە کورد بکەین و زیاتر دۆزی کورد بناسیێنین پێگومان ئەوە خاڵی جەوهری ئیشەکەی منە لەبەرەوەی کە وەکو عەرزم کردن ئێمە کە لە میزۆپۆتامیا و لە پێش میزۆپۆتامیاشەوە کە تاریخی کورد دەست پێ ئەکا کاتێکە یەکەم مرۆڤ شارستانیە دۆزێتەوە لێرێ لە کوردستانەوە لای ئێمە کاتێکە یەکەم چاندن دروستە کرێ لای ئێمە و لە دەشتی شارەزور و لە هەزارمێرد و ئەمانە دۆزرێتەوە کۆمەڵێکی زۆر پاشخانی گەورەی مرۆیی هەیە کە نەک ئێمە بەشدارین تایە هەر لای خۆمانەوە سەر هەڵەیە سەر چاوەکەی خۆمانی یعنی من لە زۆر شوێن باسیەوە کەم کە ئێمە ئیشمان لەسەر کارەکانی خۆمان نەکردووە و ئیشکردن لەسەری بۆیە پێویستیە نەک
تەنها حەزێک بێت ئەوەیە کە بۆ نمونە یعنی ئێمە خاوەنی یارسانەکانین کە تەمبوریان هەیە و تەمبور ئالەتی موزیکیە لەم لاوە ئالەتێکی سروشی ڕۆحانیش و ئەوەیە پەیوەندیکی ڕۆحانیشەکە ئەمە زۆر دەگمانە لەناو نەتەوەکانی ترا بەڕاستی بەڵێ بێگومان ئێران شانازی پێوەکە لەبەرەوەی ئەو بە پلان و بە ئەجەنداییشی بۆکە ئێمەش بە پلان و بە ئەجەنداییشی بۆ ناکەین ینی هیچی بۆ ناکەین ڕێک پێچەوانەی یەکین ئێستا خۆشببختانە کە لە ساڵی 2013 بە دووەوە ئەو کۆنڤێنشنەی کە دانراوە لە یونسکۆ جا من دایمە باسی یونسکۆکەم و زۆر جەختم لەسەر ئەوە کردوێتەوە کە ئێمە کۆمەڵێک دامەزراوی گەورەی نێونەتەوەی هەیە پێویستمان بۆیە کە بەکاریان بێنین تێکەڵ بین لەگەڵیانە یەکێ لەو ڕێگایانە ئەوەیە کە ئێمە هەموو ئەو سپۆت و شتانەی ئەو شوێنانەی کە هەمانە بەناوی تانجەبڵ و ئینتانجەبڵەوە یعنی مەلموس و غێرە مەلموس ئەو با بڵێن میراتە باستانیەی کە هەمانە بتوانین ئەم میراتە پارێزین جارێلانی کەم کە پاراستێ توانی پەرەشی پێبیت ئەم خاڵە جەوهریەوەکە کە مەسەلەن بۆ نمونە تۆ بیت لەوە بکەیتەوە کە تا ئێستا ئێمە تەمبور نەمانتوانیەوە لە یونسکۆ ڕجستەرێکین بەناوی کوردەوە ئێستا مەسەلەن چەندها وڵات لە دەوروبەری عێراق شەڕیانە لەسەرەوەی کە ئایا عود هی کامیانە بەناوی کامیانەوە بنووسێت چکە جەنابتان نەزانن کاتێک کە ئالەتێک یاخود شوێنێک یاخود کولتورێک دابوونەریتێک براوینەتەوەیەکەوە تۆمارەکرێ و بەناوی سەرزەمینەکە تۆمارەکرێ ئەمە داهات دروستەکە پەرەپێدان دروستەکە هێشتنەوە دروستەکە چکە ئەمە پەیامی ئەساسی ئێمەژەوەیە ئێمە میلەتێکین کە بە درێژایی مێژوو ویستومانە بمێنینەوە ئەمانەوەیە حەزی خۆمان نەبووە لە ژیانە دروست نەبووین بۆ ئەوەی کە بەس بمێنینەوە بەس بەرەنگاری دژمنەکانمان بینەوە حەزی ژیان وای لێ کردوین کە ئێمە ئەومان تیابێت بەڵام بەناچاری ئێمە گەیانومانە هەتاوەکو لە ینی لە سەردەمی مۆدررنیشە ئێمە هەربێ بەش نەبووین لەو زیانە گەورانی کە لە نەتەوەکەمان کەوتووە بە نمونە ئەنفال و کیمیاباران ینی ئەمانە لە مۆدررنا بەسەر کووردا هاتووە خۆشببختانە هەنێک ڤیددیۆ و فیلم و وەسایق و کەسانێک کە لە ناو ئەنفالا دەرچوون و ڕزگاریان بۆ چیرۆکەکانیان بۆ هێشتوینێتەوە ئەجینا خۆ لە سەردەمی کۆنترا هەر جۆرە خراپکاریەک و کۆمەڵکوژیەک و جێنۆسایدێکی بەسەرنەتەوە کەمانە هاتبێ ئێمە بەس لە توانای یعنی توانامان بەس ئەوە نەبووە جارێ بمێنینەوە لە بینی سەفەویەت و لە بینی عوسمانیە تا لە بینی هەموو ئەو جەنگانەی کە لە جەنگی جیهانی یەکەم و جەنگی جیهانی دووەم و دابەشەکرێن و دابەشەکرێن و دابەشەکرێن ینی بەس هەوڵیمانەوەمان ناوە کە بەو ئاواتەی کە نەوەیەک هەبێ دوای ئەوە پەرەپێدان بێنێتە ئاراوە باشە کاک سۆران باسی لەوە کرد ڕەنگە خوادەزانەکەی دەبینە دەوڵات ڕەنگە 2 ساڵی تر ڕەنگە هەر نەبێت باباز لەو لایەنەی بینین باباز لە کاریگەری بکەین کورد خۆمان تا چەند توانیمانە کاریگەریمان لەسەر کاریگەری نێودەوڵەتیمانە بێوەکو هەر وڵاتانی تر بۆ منە ئەمریکا ڕەنگە بە جۆرە کاریگەری نێودەوڵەتی هەبێ هەروە ئێران بە جۆرە کاری هەبێ کاریگەری خۆیە بێ سین بە جۆرە کاریگەری خۆی بە بۆچی ئێمە تا ئێستا نەمانتوانیوە هیچ کاریگەریەکی نێودەوڵەتیمان ئێمە با نمونەیەکی ئەو دەوڵەتنا ئەو نەتەوانە وەرگرین یاخود ئەو شوێنانە وەرگرین کە یاخود دەوڵەتیان نییە یاخود خۆیان ئەعلانی دەوڵەتیان کردو هێشتا معتەرف نین بۆ نمونە وەکو فەڵەستین وەکو کۆسۆڤۆ وەکو تایوان بە نمونەی تایوان چکە دوو شوێنی زۆر جیاوازن کۆسۆڤۆ و تایوان وەرگرین ئەمانە پلانی کولتوریان هەبووە بۆی خۆیان لەسەر شانۆی نێودەوڵەتی جێگا بکەنەوە یعنی تایوان هاتووە نەیوتووە من هەر پارچەیەکم لە ژاپۆن و بەم شێوەیە و بەم شێوەیە هاتووە خۆی لە ناو عالەمی تەکنۆلۆژیا جێگا کردوێتەوە لە ناو یاری وەرزشەکانە خۆی جێگا کردوێتەوە یعنی کۆمەڵێک شوێنی لە فیلمە مەسەرەن کۆمەڵێک شوێنی گرتووە کە پێشتر کاری لەسەر نەکراوە یاخود ئەگە کرابێ بە ناوی دەوڵەتە سەرەکیەکەوە کراوە نەک ئەو دەوڵەتێکە و بەیانی کردووە مەسەرەن لە کۆسۆڤیا کامپینێک گێتە ئاراوە کاتێککە ئەعلانی سەربەخۆیی ئەەکەن بە ناوی ئەوروپیە نوێەکان یعنی ئەمە مەرحەلەیەکە لە سەروتری ئەوروپاوەیە یعنی تۆگەر ئەوروپیبی ئەتیادیە بەزەگەر خەڵکی کۆسۆڤۆبی ئەوروپیە نوێەکانی ئەو ئەوروپی کە هەموو ئەو شتانی کە وەرەگرتووە لە ئەوروپاوە ئێستا بە نوێی ئیگەیتەوە بە دەرەوەی خۆت یعنی ئەم کەمپینانەوە ئاکات تۆ هێشتا بۆ نمونە ئێمە لە ڕیفراندۆمەکەیە زۆر نزیک بوو لەوەی کە ببین بە خاوەنی دەوڵەتێک ئەم دەوڵەتە ڕەنگە لە مەرحەلەی یەکەمە دوو وڵات ینی دانی پیا بنێ 3 وڵات دانی پیا بنێ ئێمە نەمان بینی هیچ وڵاتێکدان بەمەیا بنێ بەڵام
بۆ نمونە ئەگەر نمونەی نەتەوە یەکگرتوەکان بێنینەوە نەمان بینی یەکسەر بڵێ شەت بیکەن و بیدڕێن و لای بن و ئەمە چکە ئەوە ئیشی ئەو نییە نەتەوە یەکگرتوەکان یعنی ئێمە ئەگەر زۆر لەسەری بڕێن بەڕاستیە توانین شکاتیان لێ بکەین تۆ ئایا بەڕاستی ناوە نەتەوە یەکگرتوەکانە یا وڵاتە یەکگرتوەکانە لەبەر خاتری ئەمریکا ناوەکەی خۆتی کردووە بەر نەتەوە یەکگرتوەکان ئەگەر نەتەوە یەکگرتوەکانە ئەم نازناوە ناشرینە چیە یاوتانە بە نەتەوەی کورد گەورەترین نەتەوەی بێدەوڵەت بۆچیمانە نامانەوە کاکە ئەمانەوێت نەتەوەیەکی دەوڵەت داربی گەورەترینەکەمان لێ بکەنەوە با یەکێک بین لەو ڕێکۆردانەی کە ئاسایی وەکو هەر خەڵکێکی تر خاوەنی دەوڵەتی خۆی لەبەرەوە یعنی ئێمە هەموو ئەو ڕێگایانە توانین بگرینە بەر تەنانە دەگەر پێویست بکات بگەینە شکاتکردن لە دامەزراوەیەکی گەورەی وەکو نەتەوە یەکگرتوەکانی چکە لە ڕووی یاساییەوە ئەتوانی ینی ئەمە هیچ ڕێگریەکە نییە هەموو ئەم شتانە لە ڕۆ جیۆگرافیەکەەوە دیمۆگرافی و جیۆگرافیەکەەوە تۆ سەرپرێز کراوی ینی ئەوە سەرکوت کراوی ناتوانانی بۆ نییە ئەم هەنگاوە هەڵبێنی بەڵام لە ڕۆ نەتەوایەتیەکەەوە هیچ ڕێگریەکە نییە وەکو نەتەوەیەک داوای مافی نەتەوەیەتیەکانی خۆت بکەیت بۆیە دیبلۆماسی کولتوری ینی ئەو پەیوەندی کولتوریانەی کە لەگەڵ دەور و پشتی خۆتا دروستیەکەی بێگومان کاریگەری زۆر گەورەی ئەبێت لە ناساندنی وێنا و ناساندنی دەنگ و ڕەنگی نەتەوەکە بە دەرەوەی خۆی کە ئەمەش لە کۆتاییە ئامانجەکەی ئەوەیە کە هەر کاتێک ئەمە ویست نەگویستمان هەر کاتێک گونجایە هەر کاتێک بڕیارمان ناوەکو نەتەوە کە ببینە خاوەنی دەوڵەتی خۆمان چکە خۆ دەزانین کا کۆسارەمە حەزێکە لە دڵی هەمومانایە بەڵام لە توانای هەمومانە نییە لە توانای هەموو ئەو کۆیەیە کە ئێمە باسیەکەین کە ڕۆژێک لە ڕۆژان ئەم دەنگە دروست بێت و ئەم بڕیارە دروست بێت و ئەم هەنگاوە بەڵام تۆ زەمینە سازیەکەیت کرد بێتە ئەو کاتە توانی وتە کۆمەڵێک هەنگاوەوەی داهاتوش ڕەنگە کار ئاسانترە بێت بۆ ئەوەی کە مەسەرەن بۆ نمونە ئێمە ئەگەر ئەم ژمارەیەمان ڕاست کردەوە ژمارەکەمان ڕاست کردەوە ئەو کارانەمان کرد لە دەرەوە کەواتە تۆ پاشخانە وەکو چۆن ئێمە ئێستا ئەگەر مێژوویەک پارێزرابێ سوودی لێوەرەگرین ئێمەش هەر شتێک بپارێزین نەوەکانی داهاتوو بە خۆی هیچ هەستم پێ نەکرد خۆزگە کاتەکەمان زیاتر بووە زۆر سپاس بۆ ئامادە بوو ئەرکی کێشا عزتمانەی لە ئستۆدیۆ سۆران نەقشبەندی کە ئەم بەیانێ لەگەڵمان نبوو زۆر سپاس